سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوومەتەوە خزمەتان. عزیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنمەیە هەرجارێ و ئاورێک دەداتەوە لە هونەرمەند، شاعر، ئەدیب، نووسەر جا چووەک دیدار بێت چووەک بابەت. لە بەرنامەی هەفتەیەماندا دەردوژانی ئەفغانی بوون باسێک سەبارەت بە ڕۆمانی ئەفغانی عارف فەرمان دەخوێنینەوە بۆتان لە نووسین و ئامادەکردنی هاوڕێ سەعید ئەمانی. هیوادارم کە کاتان هەبێت تا بە کۆتایی لەگەڵمان بن. ئازاری گشت ئەو ئینسانانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبانەی داواکاری ژیانێکی ئاسوودە و دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکی چینایەتی، ڕەگەزی و نەتەوایەتین و بە کەمتر لەوەش ڕازی نابن، زوڵم و زۆرداری دەسەڵاتدارانی چەوسێنەر و دژی ئازادی و مافەکانی مرۆڤ، برسێتی و بێئیمکانێتی ژیان و بەڕێوەچوون و دەمارگرژی کۆنەپەرستانەی زاڵ بەسەر ژینگە سیاسی و کۆمەڵایەتیاندا تەنگی پێڵچنیون و بە ناچاری ڕویان کردوتە هەندەران. تقریباً هاوشێوەیە و کەم و زۆر ژانێکی نزیک لە یەک تەجروبە دەکەن. ناوەڕۆک و ڕووداوەکانی دووتوێی ڕۆمانەکەی عارف فەرمان کە بەسەرهاتی کۆچبەری وڵاتێکی ئاسیاییە زۆر زوو ناخی خوێنەری ئاوارەی ئێرانی دەسمێت و ئاوێتەی هەست و ئەحساسەکانی دەبێت و بە سانایی لەگەڵ خۆیدا دەیباتە پیاسەی گۆڕەپانی ڕووداوەکان. ئەو ڕووداوە ناخەژێنانەی لە ژیانی ئاوارەیەکی ئەفغانیدا ڕوودەدەن. ئەفغانی بوون دەردێکی کەم نییە، بە تایبەتی کە کۆچبەرێکی نایاسایی ڕۆژڕەشیش بیت و سەر لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی دەربێنیت. ڕەنگە ژن یا پیاوی ئاوارە و شەڕ لێدراوی ئەفغانی تەنیا لە ئێران و لە نزیکەوە شاهدی بێگانەبوون، ڕەتکرانەوە و سوکایەتی پێکرانی خۆی و وڵات و نەتەوەکەی بووبێت. ئەمە بەرداشتێکە کە لە ناوڕۆکی ڕۆمانی ئەفغانی نووسینی عارف فەرمان دەکرێت. ئەمە ڕۆمانێکە کە لە ناخی خۆیدا کردداری ڕوانگەی ڕاستیستی لە کۆمەلگای ئێرانی ژێر حاکمیەتی نظامی ئیسلامی دادەنمێ. نووسەرەکەی ئێرانی نییە، ئەو ئەفغانیە و بە باشیش توانیوێتی هەڵسوکەوت و شێوەی ڕوانینی بەشێک لە دانیشتوان و مرۆڤی ئێرانی سەبارەت بە هاوڕەگەزەکەی لەو ڕۆمانەدا پیشان بدات. ئەفغانی زاراوەیەکە کە ڕەنگە لە گوێی هەر پەنابەرێکی ئەفغانیدا کە ڕێی کەوت بێتە ئێرانەوە زرینگانەوەیەکی مەترسیدار و ئازاردەری هەبێت. عەلی کەسی یەکەمی ڕۆمانەکە گەلێک جار بە پاڕانەوە بە هێنانەوەی بەڵگە و دەلیل داوای لەو کەسانە کردووە کە بەم واژەیە سوکاتی پێدەکەن و ئازاری ئەدەن بە ناوەکەی خۆی بانگی بکەن. وەک نووسەر دەنووسێت، نەتەوەکەی منیش وەک هەموو نەتەوەکانی ترە، لەوەدا تەواوی باشیەکان بوونیان هەیە. بە ناوی نەتەوەکەمەوە بانگم مەکەن، گەلێک ئازاردەرە کاتێک کە لە غەریبیدا سوکایەتی بەخۆت و نەتەوەکەت دەکرێت. نووسەر ویستوێتی وەک کۆچبەرێک سەبارەت بەم جۆرە دیاردانە لە زات و هەستی مرۆڤی ئێرانیدا بابەتێک بنووسێت. ئەو داستانی خۆی و بەسەرهاتی ئاوارەیە و پەرتەوازە بوون و بێپشتیوانەی هاوڵاتیەکانی لە زمان ڕواویە گەنجەکەیەوە دەگێڕێتەوە. لە داستانەوە پێکەوە چنراوەکانی ئەم ڕۆمانەدا ئێمە دەبینین ئەو شاهدە سەرسوورماوانەی لە ئاوێتەیەکەوە کە لە ڕوانین بیر و ئەندێشە و هەڵسوکەوتەکانمان چیمان کردووە. هاتوینەتە دەرێەوە بە سەرنجەوە دەڕوانینە قامەتی ناهەمواری خۆمان. شک لەوە دانیە کە بڵاوبوونەوەی ڕۆمانێکی لەم چەشنە دەتوانێت کاریگەریەکی بەرچاو لەسەر ئەندێشە و بیر و بۆچوونی ئەو بەشە لە دانیشتوانی ئێران بەجێبێڵێ کە جێی سەرنجی نووسەرن. ئێمە ئەو ڕوانینە تایبەتە ئێرانیی سەبارەت بە بیانیەکان بوونی هەیە و عارف فەرمانیش دەیبینێ و لە ڕۆمانەکەیدا دەری دەخات بەردەوام و بە درێژایی مێژوو لە ڕوانگەی ئێرانی بۆ ئێرانیشدا بووە و گەلێک جاریش لە ڕەوتی ئاڵوگۆڕە مێژووی و کۆمەڵایەتیەکاندا بۆتە کۆسپ و بربەستی بەردەم بە سەمەرگەیشتنی زۆربەی بزوتنەوەکان و بێدەنگبوون لە پێکەوتنی هێز و ڕەوتە سیاسیەکان. ئەمە لە ڕوانگەی ڕۆمانی ئەفغانیەوە
زەنگی مەترسیەکی گەورەتریشی لەداوە. لە ڕاستیدا هیچ نەتەوەیەک بە تایبەتمەندیەکی بەم شێوە بێرانگەر و دژی ئینسانیەوە ناتوانێت پێبنێتە شاری تەمەدونی بەشەریەوە. بەستێن و بوار و خۆشکەری بەرەو پێشچوون بە جادە پڕپێچ و هەورازە نشیوەکانی مێژوودا و تێکەڵبوون لەگەڵ کاروانی گەورەی تەمەدونی بەشەری، هاو ئاهەنگی، هاودڵی، هاوخەمی و دۆستی و خۆشەویستیە. لە ڕوانگەی ئەم ڕۆمانەوە ئێمە هەژار و بێهەست هیچ لە دەست ناتوین. هەژارین چون هێشتا عیشق و خۆشەویستیمان بەرامبەر بە هاوڕەگەزەکانمان نەکردوتە سەرچاوە و بنەمای هەڵس و کەوتەکانمان. بێهەستین بەو خاترەیکە لەگەڵ ئەوەی خاوەنی ویست و ئاوات و ئارەزووی هاوبەشین بەبوونی ئەو تایبەتمەندیانەشەوە کە باسییان کرا خاوەنی هێز و شور و شەوقی یەکگرتن و کاری هاوبەشنین لە پێناو سڕینەوە و کۆتایی پێهێنانی ڕەنج و ئازار و نەهامەتیەکانی یەکتردا. لە ڕۆمانی ئەفغانیدا دەیبینین کە ئێرانیەکان لە هەر تیرە و تافەیەک بن و سەر بە هەر چین و توێژێک کۆچبەری ئەفغانی تەنیا بە ئەفغانی بانگ دەکەن. لە حاڵەتی ئاساییدا ئەفغانی لە ڕوانگە و بۆ چوونی ئەوەوە دز و قاچاق فرۆشە. ئەگەر بۆ سەرگەرمیش بووە دەکرێت لە پەناو پەسێوی کوچە و کۆڵانەکاندا بیخەیەبەر گاز و گیر و وەکو تۆپی یاری هەڵیدەی بەملا بەولادا. ئەگەر سەبارەت بە پێنەبوونی کارتی ئیقامەت وەمانەوە بکەوێتە دەست پاسدار و هێزە نظامیەکان، سەرەتای دەستپێکی سەناریوەیەکی پڕ لە ئازار و ئەشکەنجەی تاقەت پڕۆکێنەبووی. یەکێک لەو لۆمپەنا هاوسار پچراوانەی بەردراوەتە شەقام و کۆڵانەکان یان مەمورێکی حکوومەتی ئیلاهی کە جەواز و ئیزنی ڕاوکردن، ئەشکەنجە و لەبینبردنی ئەم بێگانە چارە ڕەشەی لە تەنگەی بە خەڵیدایە، بەخۆی ناڵێ کە ئەوەی من خەریکم مشت و پێلاقی پێدا دەکێشم مێشک و چاوی مرۆڤێکە. ئەوە قەڵەمی دەست و پێ و ئێسکی پشت و پەراسووی ئینسانێکە تێکی دەشکێنم. ئەمە مرۆڤێکی ئەفغانیە و هیچی لەباری ئینسانیەوە لە من کەمتر نییە. نا، ئەم جۆرە هەڵس و کەوتە سەبارەت بە پەنابەری ئەفغانی بەلای ئەوەوە پاساوی شەرعی بۆ هێنراوەتەوە، سوورە لەسەر بەڕێوەبرنیشی. سر تو بریده طالب، سر من بریده اندوه، به کجا برم شکایت وطنی که سر ندارد. ما حرف نمیشویم، ما مردمیم، نه میبخشیم و نه فراموش میکنیم. نه میبخشیم نه فراموش میکنیم. ما مردمیم، نه میبخشیم و نه فراموش میکنیم. ما حذف نمیشویم، ما مردمیم، نه میبخشیم و نه هم فراموش میکنیم. ما حذف نمیشویم. ما مردمیم، نه میبخشیم نه فراموش میکنیم. ما مردمیم، ما حذف نمیشویم. نه میبخشیم نه فراموش میکنیم. نه میبخشیم و نه فراموش میکنیم. ما مردمیم، ما حذف نمیشویم. نمیبخشیم، نمیبخشیم نه فراموش میکنیم. ما حذف نمیشویم، نمیبخشیم و فراموش هم نمیکنیم. ما مردمیم، ما حذف نمیشویم. ما حذف نمیشویم. ما مردمیم، ما حذف نمیشویم. نه میبخشیم، نمیبخشیم نه فراموش. نه فراموش میکنیم. ما حذف نمیشویم. ما مردمیم. ما مردمیم. ما مردم. Wir sind das Volk. Wir werden nicht gelöscht. Wir vergeben weder noch vergessen wir. ما حذف نمیشویم، ما مردمیم. نمیبخشیم و نه فراموش میکنیم. Dear mankind, we will never be eliminated and we will never forgive and forget all the things that happened decades ago. نمیشویم، ما مردمیم، ما تکرار میشویم. ما مردمیم، نه میبخشیم نه فراموش میکنیم. نه میبخشیم نه فراموش میکنیم. نه میبخشیم نه فراموش میکنیم. نه میبخشیم و نه فراموش میکنیم. فقط نگفتم آنات به خون چکانه کابل به غرور خفتم آنات وطنی که داد ندارد. به کجا برم شکایت
کار سحر ندارم. بەوتەی ڕۆمانی عارف فەرمان کۆچبەری ئەفغانی تەنانەت مافی کارکردن لە چێشخانەکانیشیدا نییە. ئەو یان دەبێت لە بەشی بەخێوکردنی پەلەوەر یان لە کوورەخانەکاندا خەریکی قڕبەسەری بێت یان لە کاری بیناسازیدا گیان و ژیانی بێنەتە پێناو پەراوەری هەرچی زیاتری خاوەنانی سەروەت و قازانجپەرستی خاوەنکاران و سەرمایه‌دارانی چاوچنۆکەوە. پەنابەری ئەفغانی نەچیرێکی لەبەر دەست و گونجاوە بۆ سەرمایه‌دارانی خوێنمژ و بێویشدان کە بە بەردەوامی لە دژوارترین هەلومەرجی کاریدا هێزی کارەکان بە نرخێکی گەلێک هەرزان بەتاڵان دەبن وەشی لە گیانیشیان دەکێشن و تەنانەت گەلێک جار هەڕەشەی دانە دەست پۆلیسیشیان لێ دەکەن و دوور لە هەر هەستێکی مرۆڤانە دەستەکەشیان نادەنێ و بەدەستی بەتاڵ لەسەر کار و دەریان دەکەن. بەڕنگدانەوەی ئەم ڕاستیانە لە ڕۆمانی ئەفغانیدا دەکرێت لایەنە جۆرا و جۆرە شارەواکانی ژیان لە ئێرانی ساڵەکانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی و ئاکامەکانی شەڕی ئێران و عێراقدا بدۆزینەوە. دەکرێت حەز بەو کارەسات و نەهامەتیانە بکەین کە بەسەر ئەم چارە ڕەشانەدا هاتووە لە ساڵەکانی دەسەڵاتی بەبەر کارمەل لە ئەفغانستان و شەڕی هێزەکانی شۆڕەوی پێشوو لەگەڵ مجاهیدینی ئەفغان و باقی شەڕ و تێکەڵچوونە جنایەتکارانە و کۆنەپەرستەکانی نێوخۆی ڕەوتە کە لە ویشکە مەسەبیەکان و ئاسەوارە وێرانگەرەکانی لەسەر ژیان و گوزەرانی ئەم خەڵکە و ئاوارەبوونیان بەرەو ئێران. علی ئەو کەسەی بەسەرهاتەکە دەگێڕێتەوە لە کۆیتەی پاکستانەوە و لە ڕێگای قاچاقەوە دێتە زاهیدان. ئەو کاتە زاهیدان شارێکە خاموش ئەڵەی خۆڵەمێشی خەمت بەسەردا دابشتووە بە دانیشتوانەکەی مەسکراو و لە ڕواڵەت کەوتووی کە بەڕادەیەک نامۆیانە دەڕوانێتە بێگانەکان یان ئەفغانیە ئاوارەکان کە دەرفەت نادات هیچ چاوەڕوانیەکت لێ هەبێ. ژیانی ئەم لەو شارەدا لەگەڵ هەستە دەرونیەکان و ئەو ڕۆژگارەی تیا قەراری گرتووە پیشاندەری پەیکەرەی ئەڕواحە لە شەوی شارانی تاعون لێدراودا. زمانی سادە و ساکاری دەربڕینی ئازاری سوکایەتی و بێڕێزی پێکران ئەشکەنجە و ئەم گشتە ئاوێتەی غەمینانەوەی ڕاوی دەبێتە هۆی ئەوەی کە خوێنەر لەگەڵ هەر شتێکدا کە خۆی ئەزمموی دەکات بکاتە هاوڕێ و لە بەستێنی ئەو ڕووداوە مەترسیدارانەدا کە بەسەری داڕماون هەست و ئەحساسی خۆی بە شێوەیەکی نەرمونیان ئاژی کاتە ئەناخیەوە. خوێنەر ناچارە شان بەشانی بەسەرهاتەکانی ئەم کۆچبەرە سەرگردانە لە شارەکانی تر لەوانە شیراز و تاراندا ڕێک بکات. بەم شێوەیە بینین و ناسینەوەی ئەوەی بەسەر و سەردا هاتووە لە جێگا و شوێنی تایبەتدا لە کەش و هەوایەکی پڕ لە گێژاودا کە هەستی بێپشت و پەنایی و داماوی و هەژاری و تەنایی پێک دێنێ ئەو دەرفەتەی ئەداتەیە کە سەرکەوتوانە هەواڵی ترس و لە ڕاوکیەکانیمان پێڕابگەێنێ. داستانی برسیمانەوەی لە زاهیدان ناخەژێنە. سوکایەتی پێکران و ئەشکەنجە و ئازاری خۆی و هاوڵاتیەکانی لە نێو کۆڵان و شەقام و کومیتە و ئیدارەی پۆلیسی شارەکانی شیراز و تاراندا تا ئاست و سنووری شێت بوون ئەسەفبارە. داستانی ئەوینداری ئەو لەگەڵ کچی خاوەن ماڵەکەیدا و بەواتایەکی تر کچە هاوشاریەکەی حافظ شاعرێکی کە بە بەردەوامی لە زەین و ئەندیشەیدا حازر بوو لەوەها بارودۆخێکدا کە ئەوەی تێیدا هەر لە سەرتاوە شکستیەنەوە. ژینگەی کۆمەڵایەتی خۆشەویستی ئەم دوو ئەویندارە لاو و بێدەسەڵات و بێسەروەت و حورمەت و وەڕێزەکەی بە گاڵتە دەگرێت. ئەڵەی هێشتا ئەم کۆمەلگایە ئەنگیزە و پاڵنەرەکانی ئەوینداری بە بابەتێکی ئینسانی نازانێت. ئەمە کارەساتەکەیە کە باسمان کرد. ڕۆمانی ئەفغانی باس لە دەرد و ئازارەکانی دەیان ساڵ لەوە پێشی کۆچبەرانی ئەفغانی واتە سەرەتاکانی تاراوگا نیشان دەدات. مەینەتی و فەلاکەتێک کە لە ئێستادا و لە ئاستە جۆراوجۆرەکانی ژیانی ئەم تاراوگا نیشانیەدا بە دەیان قات زیادی کردووە و حکوومەتی ئیسلامی ئێران و کۆمیساریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەیگرتوەکانیش بەجێی کەمکردنەوەی ئازارەکانیان بە هاودەستی و هاوکاری یەکتر و پیلانی هەمەڕەنگ خەریکی هەڵکەندنیانن لەو شوێنانەی بە هەزار دەرد و مەرارەت لێی جێگر کراون و توانیویانە ژیانێکی کۆڵەمەرگی تێدا پێکەوە بێنن و خۆ بە دوور بگرن لەو مەرگە ساتەی کە لە وڵاتەکەیاندا لە ئارادایە. ئەم لایەنە بە شەردۆستانە
دایان هەوێ ئەو خەڵکە چارە ڕەشە بە زۆر بنێرنەوە بۆ ئەفغانستان بۆ جەهەنەمێک کە وڵاتە خاوەن هێز و دەسەڵاتەکانی ئەندامی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆیان خۆڵقاندون و ڕۆژ نییە بەدەیان کەس لە دانیشتویانی ئەو وڵاتەی تێیدا نەبێتە قوربانی. دکتۆر ئەکرەم عوسمان لە پێشەکیەکی کووردا کە بۆ ئەم ڕۆمانەی نووسیوە دەڵێت ئەم بەرهەمە لە شێوەی سەفەرنامەیەکدا نووسراوە کە ڕیوایەتێکی بەڵگەمەندی سەفەرێکی بێکۆتایی و بێمەقسەدە. ئەم بەرهەمە ڕۆ دەچێتە ناخی ڕاستیەکانەوە، ئەم ئستراتیژە ناخی ڕووداوەکە دەکۆڵێ. بە کورتی ئەم داستانە خاوەنی داڕشتنێکی پتە و ڕێک و پێک و قایم و خۆڵی تایبەتە و لایەنگرانی خوێندنەوە بەرەو قوڵایی تراژیدیای ژیان لە وڵاتی ئەفغانستان پەلکێش دەکات. وێڕای تەئیدی بۆ چوونەکانی دکتۆر ئەکرەم عوسمان دەبێ بوترێ کە ئەم داستانە لەگەڵ ئەمانەدا ئەو بەشە لە مرۆڤی ئێرانیش کە تیشکی ڕەخنەی ئاراستەی کردوون بەرەو پاڵاوتنی ئەندیشە و ڕەوان و ڕوانگەکانی لە ژیانی کۆمەڵایەتی خۆیدا پاڵپێوە دەنێت. سر تو بریده طالب، سر من بریده اندوه، به کجا برم شکایت وطنی که سر ندارد. فقط نگفتم آنات لب خون چکانه کابل، به غرور خفتمانات وطنی که داد ندارد. به کجا برم شکایت، غم پای همه جنایت، غم شام ظلمتی را که سر سحر ندارد. بەڵێ بینەرانی عزیز لەم بەشەدا شعرێکتان بەدەخێنینەوە لە ژێرناوی ژوان. تا ئاسمانی ئەفغانستانی بیری تۆ بەوردەداوی بۆچوونی بڕوایەکی کۆن تەنرابێ، تا کابولی خۆشەویست تاڵبانی ترسێکی تۆ دەوریدابێ، ئەفسانەیە چاوەڕوانی هەڵفڕین و هاتنە ژوانت. تا بروسکەی پەنجەکانمان یەک بکەوێ و هەوری تاوانێکدا بکە، تا تۆماری خۆشەویستی بە ماچ مۆرکەین سێدارەیەک هەڵخراوە، کێ لە سیپانی مێژومان قەتڵگای عەشقی ناکامە و جەستەی هەزاران سیامەندی بە سینەوە هەڵواسراوە. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی کە لەم هەفتەی دیدار و ڕاوەدا پێشکەشتان کرا دەردوژانی ئەفغانی بوون، باسێک سەبارەت بە ڕۆمانی ئەفغانی عارف فەرمان بوو کە لە نووسین و ئامادەکردنی سەعید ئەمانی بوو پێشکەش بێەوەی خۆشەویستمان کرد. هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرپێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە.